أركان الصلاة ئەرکانەکانی نوێژ لە چەند وتاری پێشوودا باسی ئەحکامەکانی نوێژمان کرد. شایمازایی نوێژ پاشی شەهادەتەین یەکەمین عیبادەتێکە لەسەرمان فەرز کراوە، پێویستە ئاگامان لێ بێ لە سونەتەکانی، لە فەرزەکانی، لە واجباتەکانی، لە مەکروهاتەکانی. ئینشەڵڵا ئەمڕۆ باسی ئەو ئەرکاناکەین کە لە نوێژا هەیە و پێویستە ئێمە ئاگامان لێیە بۆی نوێژەکانمان بە جوانی و ڕێکوپێکی بکەین و ئەگەر لەم ئەرکان واجبات و سونەتانە تێگەشتین، ئیتر وەڵامی زۆربەی ئەو پرسیارانەی کە هەمانە لە ناو نوێژە و شارەزاییمان لێ نییە لێ شارەزا بین و نوێژەکانمان بە جوانەیەکی. ئیمانداران، ڕکن لە زمانە یعنی ئەو بەشەی کە زۆر زۆر بەقووت. مثلا تشبیه کراوە بە ڕکنی خانوو. مثلا خانوو لەسەر چوار ڕکن، چوار دیوار یاخود چوار پایە پێک دێت. ئەگەر هەرچیەکێ لەو ڕکنانی نەبوو ئەو خانووە پێی ناوەتێ خانوو. و هەروەها ئەم ڕکنی سەڵاتە، ئەم شتانەی کە ڕکنەوە لە ناو نوێژایە، پێویستە ئینسانی مسلمان بە هەموو شێوەکانی هەمویان بهێنێت و بە هیچ شۆرێ لەسەر لا ناچێت بە سەهوو یاخود بە جەهل یاخود بە عەمدەن. هەچ کامێکیان تەرکەی نوێژەکەت قوڵ نییە. پێویستە هەر هەمووی بێنی کە چواردە دانە ڕکنە، هەر چواردەکەی لە نوێژە پێویستە ئینسانی مسلمان جێبەجێیکە و تەطبیقیکە. چونکە ئەمە وەکو واجبات نییە، بە سوژدەی سوهوو قەرەبوو ناکرێتەوە، ئیلا ئەبێ لە نوێژەکە داهرێت. جا ئینشەڵڵا دەست پێ یەکەین بەو ڕکنانە. یەکەمیان القیام فی الفەرض مع القدرة، واتە کە ئینسان نوێژی کرد وەستان بە پێوە ئەگەر توانای هەبوو. بەڵام ئەگەر توانای نەبوو، نەخۆش بوو یاخود هەر دەردێکی تری هەبوو، عوزرێکی تری هەبوو، بە دانیشتان و نوێژی کرد، ئەوە لێ قبوڵە. بەڵام هەچ کەسێ توانای هەبێ بوەستێ. مەسەڵەن هیوا هەیە ئەگەر یەک جاریش بێ بە پێوە هەستێت بە پێر و تەکبیری ئێحرام کا دوای دانیشێتەوە، پێویستە هەستێت. چونکە هەستان ڕکنی یەکەمە. خوای تەبارەکە وتەعالا حافظوا علی الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين. پارێزگاری بکەن لە نوێژەکانتان و بە تایبەتی نوێژی وستا کە نوێژی عەسرە، و بوەستن بە پێوە بۆ خوای گەورە بە شێوەیەکی پارێزگار و قانیت. و هەروەها ئەو حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ عیمران کوڕی حوسەین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نەخۆشی بوو، پرسیاری لە پێغەمبەر کرد کە نەیەتوانی ڕکوع و سجود بە تەواوەتی ببە، فەرمووی صلی قائما فإن لم تستطع فقاعدا فإن لم تستطع فعلى الجنب. واتە پێی فەرموو نوێژەکەت بکە بە پێوە. ئەگەر نەتوانی بە پێوە نوێژکەی، ئەو وەختە دانیشە. ئەگەر نەتوانی بە دانیشتنەوە، ئەو وەختە لەسەر داتەنیشتەکانت ئەتوانین نوێژکەی. بۆیە ئیبن هەبیرە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ اتفقوا على أن القيام في الصلاة المفروضة فرض على المطيق له. واتە وەستان بە پێوە بۆ نوێژکردن فەرزە لەسەر ئەو کەسەی کە توانای هەبێت، و هیچ کەسێ نابێ نوێژی فەرز بکە بە دانیشتان و ئەگەر توانێ وەستانی هەبێت لە هەرچی حاڵەتێکا بێ، و هیچ حاڵەتێک قبوڵ ناکە ئللا ئەبێ تۆ ئللا عوزرێکی شەرعی هەبێ، ئللا ئەبێ بە پێوە نوێژکەیت. چونکە زۆر کەس هەیە لە سەفەرایە ئەچێ بۆ شارێکی تر یا لە ناو بازاڕە، جاری وا هەیە شێگەی دەست ناکەوێت چێت ناو سیارەکەیە بە دانیشتان و نوێژەکە ناو سیارەکەیە. مەسەڵەن سیارەکەی ڕۆقیبلا وەسێن و دانیشتۆ ناو سیارەکەیە، ئەمادەم تۆ توانای وەستانت هەیە، ئەو نوێژە قبوڵ نییە. پێویستە بێتە دەرەوە، لە دەرەوە بە پێوە نوێژەکەیت. ئیلا اللهم سیارەی گەورە بێ و تیا بە پێوە بتوانی بوەستی. ئەگینا ئەم سیارانە بچکۆڵانەی خۆمان نابێت. ئەمە ئاگادارن وەستان بە پێوە بۆ ئەو کەسەی توانای وەستانی هەیە بە پێوە بە هیچ جۆرە بۆی نییە دانیشە لە نوێژە. دووەمین ڕکونیان تەکبیرەی ئەحرام. تەکبیرەی ئەحرام یعنی چی؟ یعنی کە دێی لە ڕۆکەیتە قیبلە الله ئەکبەرەکەی. الله ئەکبەر پێڵێن تەکبیرەی ئیحرام کە داخلی نوێژە بی. یعنی نوێژ لەو کاتەوە دەست پێکە ئاڵێ الله ئەکبەر. ئەوەی پێش الله ئەکبەرەکە هەرچێکت ویستووە لە نیەت و لە نازانیەوە ئەوانە هەمووی زیادەیە، عەلاقەی بە نوێژ نییە. الله ئەکبەر و نوێژ دەست پێکە.
بۆیە ئەم الله ئەکبەرە پێویستە بوترێ و هیچ لەفزێکی تر جێگەی الله ئەکبەر نابێتەوە. مەسەڵەن بڵێ الله جل وعلا نابێت، الله ئەعظەم نابێت، ئیلا بڵێ الله ئەکبەر. چونکە ئەو مسلمانێک ئیماندارێک سەحابەیەک هاتە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژی کرد، نوێژەکەی هەڵە بوو. گەڕایە بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژەکەی فێر کرد. ئینشاءالله حەدیثەکە لە دوایە ئاهێنین. ئەو کەسێک کە هەڵەی کرد لە نوێژەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە پاشەوەی پێ دەست نوێژ بکرا فەرمووی ئیذا قمت إلى الصلاة فكبر، واتە ئەگەر وەستای بۆ نوێژ پاشان الله ئەکبەر. واتە ئەمە ڕوکنێکی گەورەیە و ئەو فەرمودەی عەلی کوڕی ئەبو طالیب کە مەرفووعە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مفتاح الصلاة الطهور، واتە کلیلی نوێژکردن چییە؟ پاک و تەمیزی و دەست نوێژکردن. هیچ کەسێ ئەو کلیلەی پێ نەبێ ناتوانێت نوێژکە. کە ئەوەت پێ بوو پاشان وتەحریمها التەکبیر، وچوونە ناو نوێژەوە چییە؟ تەکبیرە. تەکبیر ژانیشی یانی الله ئەکبەر، وتەحلیلها التەسلیم، و وازێنان و چوونە دەرەوەش لە نوێژە چییە؟ سەلامدانەوەیە. بۆیە تەواوی عولەمان ڕەحمەتی خۆیان لێبێ و ئومەتی ئیسلامی اتفاقا لەسەر ئەوەی کە تەکبیرەی ئەحرام ڕوکنێکە لە ڕوکنەکان پێویستە جێبەجێ بکرێت و ئەم ڕوکنانەی ئەڵەم بە سوژدەی سەهو قەرەبوو ناکرێتەوە، ئاگادار بن. پێویستە لەبیرتان چێ و نەبیکەن و عەمدەن و سەهوەن و بە هیچ جۆرەیە لەسەرمان لا ناچێت. بەڵام جەمیعی تەکبیراتەکانی تر کە ئینتیقالە ئەوانە هەمووی واجبە بە سوژدەی سەهو قەرەبوو ئەکرێتەوە. سێمیان خوێندنی سورەتی فاتحە، قەرائەت الفاتحە لە نوێژە یاخود چەند ئاەتێک سورەتی فاتحە بە تایبەتی چکە عیبادەی کوڕی سامد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی لا صلاة لمن لم يقرأ بفاتحة الكتاب. نوێژی دروست نییە ئەو هەچ کەسێ نوێژ بکەن فاتحەی نەخوێندبێ وعلى الحمد لله رب العالمين نەخوێندبێ نوێژەکەی دروست نییە. جا بۆ ئیمام بێ یاخود بۆ فەر بێ یاخود بۆ مەئومەکان بێ. لە زۆربەی جمهوری مەذهبی جمهورە ئەوەیە کەوە فاتحە بخوێنی لە پاش ئیمام شەکە بە جەماعەت. چوارەمیان پاشەوەی کە فاتحە خوێنی ڕکووعە، ئەچین بۆ ڕکووع. ڕکووعیش یەکێکە لە ڕکنەکان لە پایەکان. ئەوش لەژێر ئەو ئاەتەی کە خوای تەبارەک و تەعالا فەرمێ یا ئەیها الذین ئامەنوا ارکعوا واسجدوا، واتە ئەی ئیماندارانەی و کەسە ئیمانتان هێناوە ڕکووع ببن و سجود ببن. لە چیە؟ لە نوێژەکانتان. و ئەبی هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ هەر لەو فەرمودەی کە کابرای نوێژەکەی هەڵە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاشان پێی فەرموو ثم اركع حتى تطمئن راكعا. فەرمووی پاشەوەی کەوە نوێژەکەت تەواو بوو فاتحەتەکەت خوێن قورئانێکت خوێن پاشان چی بدە؟ ڕکووع بە تا ئەو کاتەی کەوە ئیطمئنانەبی دڵنیابی لە ڕکووع. دڵنیابوون لە ڕکووع چییە؟ ئەوەیە کە دەستەکانت بگاتە ئەژنۆت و ئەوەندە تیا بمێنیتەوە ساکن و حەرەکەت نەمێنێ بەقەدەر ئەوەی زیکرەکانی تیا خوێنی. کەمترین زیکر سبحان ربی العظیم ئەبێت تا ئەوەندەکەت تۆ بە ساکنی و ئیطمئنانی لە ناو ڕکووعا بمێنیتەوە، نەک وەکو غوڕاب چۆن دەنووکە بەعزا ڕکووع بێت و هەستیتەوە. چونکە ئەو کەسانی کەوا نوێژەکانیان بە هیچ جۆرێ قبوڵ نییە. پێنجەمیان ڕەفع من الركوع، هەستانەوە پاشی ڕکووع وەستان والاعتدال قائمة، واتە بوەسی بە پێوە بەبێ ئەوەی چی؟ حرەکەت بوەسی، یعنی جوڵەت نەمێنێ، ئەوەندە بوەسی. ثم ارفع حتى تعدل قائما، پاشی ڕکووع بەرز برەوە تا ئەوەی چی؟ ئەوەستی بە پێوە، تا ئەوەی کە ئیمام ئەگەر بە ئیمام نوێژکەی یاخود خۆت کاڵی سەمی الله لمن حەمیدە ئەوەندەی کە ئەڵێ ڕەبەنا وەلەکە الحەمد ئەوەندە کات بە پێوە وەستابی و لە حەرەکە کەوتبی. نەکەی هەرگیز هەستایتەوە لە ڕکووع مەسەلەن بڵێ سەمی الله لمن حەمیدە ڕەبەنا وەلەکە الحەمد نەوەستیت، چکە ئەوە ڕوکنە پێویستی بەوەیە حەرەکەت نەمێنێ بە جوانی بۆستی و دوعاکە بخوێنی پاشی ئەوە
بڕۆی بۆ سجود. وشەشەمیان السجود على أعضاء السبع كأشيم بو سجود أو سجود دانش يجيك لركنكان لقايكان پێویستە لەسەر حەوت ئەعزاکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی سوژدە ببێ یا أيها الذين آمنوا اركعوا واسجدوا ڕکوع بن و سجود ببن. وهروها لو حديثي كابراي كان يجركي حركت في غمر صلى الله عليه وسلم في فرمو ثم اسجد حتى تطمئن ساجد فاشان سجدبا بروسر أرز تاو كن يفضل نياء بيدنا الزكو حركات كانت أوستيه. وهروها تنهى السجود بمجرد السجود بأسماء وأرزكو سر الأرزابه سجودك الطواني إلا لسر حوض أعضاء سجد النبي. وفي غمر صلى الله عليه وسلم أمري بيك فين كوا لسر حوض أعضاء شيء كين سجد ببي بويت بيغمر صلى الله عليه وسلم دسي بدوبوني وشوان ولوتي لأرزابه عقات عن الزور مسلمان هي لوتي ناخذ سرس ياخذ دست لبي دست لناو شيابه لأرزكابه يواهد سري بنجي لأرزا يا دستي قرمولا كدون الوخينة سجد أبا يا قاشي بعاسمان ويلدوه يا أخوي قرمولا كدو بويا أبي أو ناوشوان ودرقاني دز وأشنود وأطراف قدمت بس يعني بنجيكاني بيت لأرز بشكل ركعة ركعة قبلة أو وقت تؤلسن أو حظايا سجدوا بالدواء وأمج ركنك لركنكان في وسا إنسان مسلمان أقاداري به. وهروها حوتميا أو الرفع من السجود وأتحسي تولى سجود ثم ارفع حتى تطمئن جالسا. في غمر الله صلى الله عليه وسلم كابلاون فاشان هستا ولا سجدا تا أوان دي دلنيا أبي كهستا بي توا هستا بي توا شي تولى بين فلان أو نبلي ربي اغفر لي دعائي يا ربي اغفر لي بقدر مقداري أوان تكاتك بو وسيلة بين دو سجدتا فاشان سجدي تربدي وسجدي نويم يعني في غمر الله صلى الله عليه وسلم كفرمية الطمأنينة في جميع الأركان واتلت توابي أم أركاننا أم شواد أركاننا أويا كإنسان ضمنيها بلي لشوين يخد حركات واستابت أو ركوعانا أو سجودانا أو تكبيراتانا أو وستانا فاتحة خوي نكد هل هموي لكات يا خويا بي يعني هي فاتحة لجل شركية كأخوي نابي أبي همو حرف حقي خوي بيتك يا خوي فاتحة شدي زورتيا رواية شدكان هل ناله بويا أو اطمئنان زور كلنكا شكي غمري صلى الله عليه وسلم فرموي حتى تطمئن تا أوني ضمنيا أبي لتوالي أو ركوعاتنا ووتمان الطمأنينة أويا هي سكن بقدر الذكر الواجب أو أندي بقدر مقداري أو ذكر واجبك أخواني تو بوسي له لا همو ركنك. دياميا تشهد الأخير تحياتي يكمنا تحياتي دوام ركنه. فابن مسعود رضي الله رحمته قال لي يا محمد صلى الله عليه وسلم لا تقولوا السلام على الله فإن الله هو السلام ولكن قولوا التحيات لله. ولا لفظي أويك إمامي نسائي فرمودي تري هنا أفرمي كنا نقول في الصلاة قبل أن يفرض التشهد السلام على الله السلام على جبريل وميكائيل فقال رسول الله صلى الله عليه وسلم لا تقولوا هكذا فإن الله هو السلام ولكن قولوا التحيات لله. التي غمر صلى الله عليه وسلم في فرمين مالا سلام لا الله سلام لخواي قوره لبلوي خواي قوره خوي سلام بلن التحيات لله. ولا لو زكيت ساعية أفرمي إما بيرش أوين كوا تحيات بدء فرض بين لأنه شكان معنا أمانو السلام على الله والسلام على جبريل وميكائيل وفي غمر خاصة وصل نهي لكن إنوا وفرموي وامرن بل كبرن التحيات لله تاوكونه كوتاين أما ركن كفيس إنساني مسلمان أجر شكاجر أم تشهدي يا كم تحياتي يا كم لبيش بس سجدة قلبوك دبران أم تحياتيان بهي جورة
لە سوژدەیە قەرەبوو ناکرێتەوە. یانزە دانیشتن بۆ تەشەهودی ئەخیر. ئەوەیە کە ئینسان هەنێ عیبادەتێ لە نوێژە بە پێوە ئەکرێت ئەگەر دانیشە قبوڵ نییە وەکو قیام. بەڵام تەشەهودیش ئەگەر یەکێ بە پێوە بیخوێنێ بۆی قبوڵ نییە ئەگەر لە نوێژی شادێ. بۆ ئێستا عولەمایان ئەفەرموون یەکێ لە ڕوکنەکان ئەوەیە کە ئینسان لە تەشەهودی ئەخیرا بۆی دانیشێت. کە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم ئەمری پێکردین فەرموویەتی صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی. و ئیبن مەسعود ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی لا فرموديك كفرتي كدت وبلاتي غمر صلى الله عليه وسلم فرمي إذا قعد أحدكم في صلاته فليقل التحيات لله. أقول لك تواب وشكيتان أسبوع التحيات أو وقت أدبيات تحيات لله بخير. أمركنا إيمان دارا إيمان مسلمان بيرس أقدار من كزور كزي ركنك تركك يا خصوصي سهوي بوبا يا خد هرجين عاداتي. ئەو وەختە لەو حاڵەتە تۆ نوێژەکە قبوڵ نییە. ئەم ڕوکنانەی باسی یەکەین پێویستە بە جوانی و بە چاکی لەبەری بکەین و ئەمە زیاتر ئینسانە بێت بە دەرس بخوێنێ و بە کردار و بە ڕەفتار و هەڵسوکەوت زیاتر لێی تێگەی. بەڵام لەبەر ئەوەی دەرسمانە بۆیە ئێمە مەجبوری لەوە لە وتارێکی ئەوەی بتوانین بۆ ئێوەی ڕابگەینین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم فاستغفروه